گەنجێک کاتێک کە دەچێتە کۆڕێک دانیشتنێکەوە چەند خۆشە بابەتێکی گشتگیری پێبێ باسی بابەتێک دەکرێت خوێندنەوە ئەوە نییە بڵێ وەڵام من ئەم کتێبانە دەرەخ دەکەم مێشکی مرۆڤ خی پەروەردگار وای دروست کردو کاتێک کە شتێک دەخوێنیتەوە دوای 10 ساڵ لە دانیشتنێکە باسی شتێک کرا یەکسەر ئەو زاکرێت دێتەوە یادگەر دەکەوێتەوە کار پێت دەڵێت تۆ فڵان ڕۆژ ئەو بابەتت خوێندوتەوە بەلاتەوە سیر نابێت کەواتە گەنجێکی ڕۆشنبیری واعی ڕووکراوە شەرمنی لێ دەرناچێت سەری خۆی نزم کات چونکە بابەتەکانی پێشتر خوێندوتەوە کەواتە لە بواری قیامەتیدا بەهۆی خوێندنەوە پێدەگەی لە بواری دنیاییدا بەهۆی خوێندنەوە پێدەگەین گەنج لە قۆناغێکدایە دەرونی ئاڵۆزە بیر و بۆ چوون تموحات لانی شەیطانی شەهوانی نەفسانی ڕەحمانی هەمووی تێکەڵ دەبێت هەمووی بووە دێ بەچی لەم بارە دەرونیە ڕزگاری دەبێت لە خراپە بەرەو چاکە بەخوێندنەوە لە کاتی خوێندنەوەدا ئینسان بیری دادەبڕێ ئەو هەموو ئەندێشە خراپانەی کە بۆی دێن ئەو ڕەشبینیانەی کە بەسەر دەرونی دادێن کەسێکی دەرون دروست و سەلامەتی لێ دەردەچێت ئەزمونونەکانی نووسەرێک کە ساڵانێک خوێندویەتەوە ماندوو بووە لە دووتوێ کتێبێکە بە ئاسانی دەیخاتە بەر دیدەی تۆ دەیخاتە بەر چاوی تۆ بەر ڕۆشنگەری تۆ چۆن لێ حاڵی دەبی بە ئاسانی ئەو هەموو ئەزمموی ساڵی نووسەرێک ئەزموندارێک گەنجێکی وەک تۆ وەکەوە 20 ساڵی 30 ساڵ تەمەنی کەس زیاتر کرد بێ لە ماوەی چەند ڕۆژێکە لە خوێندنەوەی کتێبەکە دەستت دەکەوێت